لە ڕووداوێکی کەمیۆنەدا لە قەزای سەی سادق تەنها یەک کاتژمێر نێوانمردنی باوکو کوڕێک بوو. لە دوای ئەوەی حسێن قادر کە هاوڵاتیەکی قەزای سەی سادق کۆچی دوایی دەکات، عەبدوڵای کوڕیشی دوای بیستنی هەواڵی کۆچی دوای باوکی لە کاتی چوونی بۆ دیدار و ماڵەواییکردن لە باوکی لە ناو مزگەوتە جەڵدە لێ دەدا و ئەویش وەفات دەکات. باوکو کوڕە زۆر هۆگری یەکتر بوون و پێکەوە کاریان دەکرد لە سەی سادق. دوانیوەڕۆی ئەمڕۆ چوارشەممە تەرمی هەردووکیان لە تەنیشتی یەک لە گۆڕستانی نوێی سەی سادق بە خاک سپێدرا. تەرمەکان هێناوە لە مزگەوت لە کاتی شۆردنەکەی کە لە کوڕەکانی کاک وەسیع عەبدوڵای کوڕی هاتە ژوور و زۆر ناڕەحەت بوو، زۆر گریا، بە زۆر کردمانە دەرەوە. وەزعی تێکچوو بوو، وتی تەنگە نەفەسم دڵم خەریکە تەقی. ئەومان کردە دەرەوە، یەکسەر بردیان بۆ نەخۆشخانە. نیو سەعاتێک لە نەخۆشخانە ماوە بەهۆی ئەو خەبە زۆرەی بۆ باوکی بەڕێزی توانە و تەحەملی نەما قەدەری خوا، ئەویش وەفاتی کرد. تەرمەکە ئیوشان هێناوە بۆ مزگەوت، پێکەوە شۆران و کفن کران و هەر لە ناو یەک گۆڕی گەورە و دوو گۆڕیشی جیاوازدا پێکەوە بە خەک سپێردران و وەڵاهی دۆخی خێزانەکەی بەڕاستی سەختە خراپ. بینەران و ویسران ئەوەی کە ئەمان بینێ و گوێی لە دەنگمانە بێ تکاکەم دوعای لێخۆشبوون بۆ مردوەکان کەن و دوعای سەبر و ئارامگریش بۆ زینوەکانیان بە تایبەتی خێزان و کچ و کوڕەکانیان. دوو قەبر هەڵکەندراوە لە قەبرستانەکەی سەی سادق لەوێ. قەبری یەکەمیان دیارە مامە حسێن بووە کە خۆی بووە، ئەمری خوای کردو بەهۆی جەڵدەوە. پاش سەعاتێک لە دوای مردنی ئەو دیارە کوڕەکەی کاک عەبدوڵا بەڕێزیان تەحەملی ئەو مردنیان نەکردووە، ئەو جابوونی لەبەرەی پەیوەندیکی ڕۆحیان نەبوو لەگەڵ یەکتریا. پیشەوەر بوون، دوکانی تەنەکەچیان بوو. من هەر لە منداڵیمەوە ئاگاداری جمو جۆڵی چۆڵی جمو جۆڵی ئەوان بووم. لە ڕێگایەکە ڕۆشن بەیەکەوە لە ماڵەوە دەرچون بەیەکەوە دەرچون بەیەکی شەوە هاتنەوە لەسەرەوە. توانم بڵێم زۆر یەکتریان خۆشەویست. دیارە تەحەملی مردنەکەی نەکردووە و ئەم جۆرە مردانەی چەند جارێکی تر دووبارە بووەتەوە. بەڵام بەڕاستی جێگەی ئەسەف بوو لە دەستدانی ئەوان. هەموو خەڵک بەڕاستی لیان ڕازی بوو. ئێستاوی کە ئەیبینن لە ئەم مزگەوتەیە ئەتوانم بڵێم خەڵکێکی هەر نایان ناسێت کە هاتوون، بەڵام بەهۆی حاڵەتەکەەوە مردنەکەەوە خەڵکێکەیە هاتووە پیان ناخۆش بوو. حسێن قادر تەمەنی 71 ساڵ بۆ خێزاندار بۆ خاوەنی 4 کوڕ و 2 کچ بوو. عەبدوڵا کە کوڕە گەورەی حسێن قادر بووە تەمەنی 45 ساڵ بۆ خێزاندار بۆ 3 کچ و 1 کوڕی لە دوای خۆی بەجێهێشتووە. خۆشەویستی باوکو کوڕەکە بە جۆرێک بوو کوڕ بەگەشتنی بۆ سەرتەرمی باوکی و بینینی گیانی سپاردووە و پێکەوە شۆدران و کفنکران و لە تەنیشت یەکیشدا بە خاک سپێردران. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.